پیامبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ من أحب أن يظله الله يوم القيامة في ظله يوم لا ظل إلا ظله فلينظر معسرا أو ليضع عنه. هەر کەسێک دەیەوێت و حەز دەکا ڕۆژی قیامەت کە هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری پەروەردگار نەبێ، سێبەری عەرشی خوا نەبێ، ئەوە با لە دنیادا چی بکات؟ فلينظر معسرا، ئەوەی کە نیەتی با چاوەڕێی کات، نەک ڕۆژانە نامەی بۆ بنێرێ بچێتە بەردەرگای شکاتی لێ بکە. نەفەرێک لە شارێک لە شارەکان هاتە لام ئەم هەفتەیە تی مامۆستا وازم لە نوێژی جەماعەت هێناوە، واللهی زۆر خەفەتبار و بێتاقەتم، نوێژی جومعە عەفوەن نەک هەر جەماعەت، زۆر بێتاقەت و خەفەتبارم، کەسێکی ئیماندارم، بەڵام ناتوانم جومعە بکەم. وتم بۆ؟ وتی تووشی کارەساتێک و قەرزی خەڵکم کەوتەلا، ئێستا بچمە جومعە دەمگرن، تەسلیمی شوڕتەم دەکەن، تەسلیمی دادگام دەکەم، ئێ وەڵڵا نیمە، هەوڵیش زۆر دەدەم، دەچم لە شوێنێکی دوور کەسابەت دەکەم ڕۆژانە، ئەگەر بەشی بژێوی ژیانم کە دەڵێ لە شارەکەی خۆشم ناتوانم کرێکارێکەش بکەم. دەیبرانیەتی کە دەتێ ڕۆژی قیامەت لەژێر سێبەری عەرشی خوابی، پیامبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ فەلیەنظر معسیرا، دێ چاوەڕێی کەسێک کە نیەتی، ئەو لیەضع عنه، یا کە تۆ خوای گەورە ماڵی پێدایی بڵێ فلانە کەس وەرە هیچ تر خەفەتبار مەبە و خۆت مەشارەوە لەبەر خوا گەردنم ئازا کردیت، واللهی خوای گەورە بەرەکەت دەخاتە ماڵەکەتەوە، چەندێک لەو عەبدە بورایت خوای گەورە چەندان قاتت بەنسیب دەکاتەوە و ڕۆژی قیامەتیش دەتخاتە ژێر عەرشی سێبەری عەرشی خۆی. ئاوا لەگەڵ قەرزار مامەڵە بکەیت.